بەهۆی پێنەدانی موچەکانیان بەشێک لە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرت بوونەوە. خۆی گەورە فێر وەڵە قەت کەڕەمنە بەنی ئادەم خۆ ڕێز لە نوێی ئادەم کردەوە بەڵام ئەمان ڕێز لە نوێی ئادەم ناگرن. ئەو خاوەن پێداویستیە تایبەتانە ڕایدەگەێنن سەرباری ئەوەی لە لێژنەی پشکنینی پزیشکی دەرچوون، بەڵام ماوەی 2 مانگە موچەکانیان ڕاگیراوە و پێیان نادرێت ئەمەش کاریگەری کردوتە سەر ژیان و گوزەرانیان. هیچ ئاوڕێکمان لێ نادانەوە بە هیچ شێوازەیە و ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی حکوومەت یاریان سەرۆکاتین کاک سامان بەڕێز کاک سامان حسێن کە لێبەرسراوی گشتی کەمەندامانە تا ئێستا هاتووە بەدەم ئیشی کەمەندامان تا ئێستا حکوومەت هیچ نەداینێتەوە بە هیچ شێوازێک. لەگەڵ ڕێز حورمەتم بۆ هەندێک حەزب کە شەخسی ئەنێرن بۆ لایەن یارمەتیمانە ئەوانە ژیان بەس ئەوانەی کە وەک کەمەندام هیچ شتێک جوان کەمەندام نانەوە بە هیچ شێوازێک. ئێمە هاتوون بۆ هەولێر، ئێمە خێمەمان هەڵداوە چەند ساڵە مەعاش کەمەندامان وهانە نیە یعنی بژێوی کەمەندامان هێن بکرێ دابین بکرێت ئەو مەعاشی ئەو کەمەندامانەش بڕاوە. ئێمە هاتوون بۆ چارەسەری ئەم کەمەندامانە بۆ مەعاشی ئەم کەمەندامانە مەعاشی ئێمەش وەڵی 150 هیچ نییە. معنای بەچی حکوومەت ئاوا لە کەمەندامانەکە ئێستاگەنە منێکیان خۆم 2 دارم پێ ناتوانم بڕۆمەڕێەوە قەڵ لەڕێ خوا و پێغەمبەرە یارمەتی مەدا. زۆربەی زۆری کەمەندامانە موچیان بڕاو و پێویست نایان بەدەم کەمەندامانە ئەمانەوەی ئەو پەیامە بدەین بەگوێی ئەم حکوومەتەیە کە تەشکیل ئەبێ بزانین ئایا ئێمەی کەمەنداوان بۆچی بووینەتە بار بەسەر یعنی حکوومەت نایە بەدەم داواگەرە ئێمە بارین بەسەریانەوە یاخود جۆمان نادەنێیان بۆ جۆمان لێ ناگرن. ئێمەی کەمەنداوان بەڕاستی کەمەندامان هەیە زۆر لە ئاسێکی ناڕەحەتی و بژێوێکی سفرە ئاژی تا ئێستا هیچ کەسێک نایە بەدەممانەوە. نزیکەی 50,000 کەس کەمەندام کە دەرچۆ لە لوژنەکە بۆ مەعاشەکانیان نانێ خەڵک بژێوی ژیانی لەسەر ئەو مەعاشەیە کەمەندامی وایە لەسەر عەرەبانەی هیچ دەسەڵاتێکی نێ هیچ داهاتێکی نێ ئەی تۆ کە مەعاشەکەی هاتووە دەرچۆ لە لوژنەکە بە حەقی خۆی دەرچۆ بۆ مەعاشەکەیان ڕاگرتووە. بە بڕیارێکی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی موچەی سەرجەم خاوەن پێداویستیە تایبەتەکان ڕاگیراوە و پێیان گوتوونە تا سەرجەم کەم ئەندامان لە لێژنەکان تەواو نەبن موچەکانیان پێ نادرێت، بەڵام ماوەی 6 مانگە تا ئێستا لێژنەکان کارەکانیان تەواو نەکردووە ناشزاندرێت کەی تەواو دەبن. لێپسراوی گشتی یەکەتی کەمەندامانی کوردستانی ڕایدەگەنێت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە بیانووی دووبارە پشکنینەوە بۆ کەم ئەندامان موچەی هەزاران کەم ئەندامی ڕاگرتووە، ئەوەش گرفتی بۆ کەم ئەندامان دروست کردووە. ساڵانێکی زۆرە هاوارەکەین بۆ مافەکانی کەمەندامان بۆ ژیانی کەمەندامان هیچ سوودێکی نەبووە بە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵێ بڕیاری ناحەز و ناخۆشیانەیە بەسەر کەمەندامانە. ئەمڕۆ کە هاتووینەتە ئێرە 2-3 داواکاریمانەیە. یەکەم موچەی کەمەندامان ێستا ڕاگیرا ئەوانەی کە دراونەتەوە بە لیژەن حەقی خۆیانە موچەکە وەربگرن ئەوە وەزارەتی کار ڕایگرتووە دەبێ و موچێ بگەڕێتەوە. و خاڵی دووهەم کتابێکمان هەیە لە ئەنجومەنی وەزیران کە بڕیار بوو زۆر زوو بۆمان جێبەجێ بکرێن بەڵام ئەوە 6 مانگە جێبەجێ نەکراوە. ئەویش ئەوەی ڕێژەی کەمەندامی لە 70 دابەزێ بۆ 55 و هەروەها دەرگای کەمەندامبوون بکرێتەوە. خەڵکێکی زۆرەی کەمەندامە تا ئێستا بە کەمەندام ناونووس نەکراوە. لە ماوەی ڕابردوودا خاوەن پێداویستیە تایبەتەکان چەندین جار بەهۆی بڕین و پێنەدانی موچەکانیان خۆپیشاندانیان کردووە. حکوومەتیش تەنها بەڵێنی پێداون و جێبەجێی نەکردووە. هاوکات ماوەی 7 ساڵە وەزارەتی کار دەرگای بۆ تۆمارکردنی ناوی کەم ئەندامانی نوێ نەکردوتەوە، ئەگەرچی لەو ماوەیەدا نزیکەی 15,000 کەس بە هۆکاری جیا کەم ئەندام بوونە ناتوانن بژێوی خۆیان و خانەوادەکانیان دابین بکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.